خواتی کتابخانەی کارۆ ئەم ساڵ خەڵاتەکەمان لە بواری چیرۆکدایە بۆ قەڵەمێکە کە خزمەتێکی زۆری بە کتێبخانەی کوردی کردووە بۆ وەرگێڕ و چیرۆکنووسی بە ئەزمون مامۆستا ئەحمەد محەممەد ئیسماعیلە. من ساڵی پار لە وتێکی کووردا باسی پرۆژەکەم کرد و ئامانجەکەیم دیاری کرد. دیارە ئێمە ئەم کارەمان بە پرسوڕا بە لیژنەیەکی سێکەسی کردووە کە سێ نووسەری دیارن، سێ هاوڕێی خۆمانن، ئەوانیش بەڕێزان بەختیار عەلی، دکتۆر مارف عومەرگوڵ، خاتوو بەیان بەیان سەلمانن. ڕاوسەرنجی هەرچێکیان کە بە ئیمێڵ بۆیان ناردوینەتەوە پێمان باش بوو لە پێشەکی کتێبەکەدا داینین. لە دوای چیرۆکەکانی مامۆستا دوو لێکۆڵینەوەمان هەبوو. لێکۆڵینەوە یەکەمیان لە نووسینی سەلاح حەسەن پاڵەوانە، ئەوە لێکۆڵینەوەی دووەم لە نووسینی مامۆستا سالار کەسدەزانیە. پێمان باش بوو ئەو دوو لێکۆڵینەوەش لە کتێبەکەدا هەبێت بۆ دەوڵەمەندترکردنی کتێبەکە و کارەکەمان. لە بابەتیاری هەمەدانیەوە کە سەدەی 11 تا ئەگا بە سەدەی حەڤە و ئەحمەدی خانی یەک گاپ و بۆشایی گەورە هەیە بە دەگمەن نەبێ بەڵگە و نووسرا و دۆکۆمنتێک نییە. هەستەکەی لە ماوەی زیاتر لە 500 سەدەیە 600 سەدەیە میلەتێک گونە. منطقی تیانیە کورد لەو کاتەیە هیچ بەرهەمێکی نەبوو بێ، هیچ کارێکی نەبوو بێ و لەوانەشە باش ژیا بێ، خراپ ژیا بێ، نازانین چۆن ژیاوە. بۆیە بەڕاستی ئەوەی کە ئێمە ئەمانەوە بیکەین، ئێمە نەبوو چە لای ئێمەیە، نەبوو جە لای ئێمەیە، نە ئێمە هۆکاری قەیرانەکانین، نەداهات و خەرجیەکانیش لای ئێمەیە. ئەوەی لە لای ئێمەیە ئەوەیە کە سلێمانی لە ڕیزی پێشەوەی داهێنانی ئەدەبی و هونەری و کەلتۆری و ڕۆشنبیری و فەرهەنگیە بهێڵینەوە. ئێمە هەمومانە ڕۆین. ئەوەی شار و شارەوانی و شارستانیەتی هێڵێتەوە، ئەوەی جێپیەکانمان و ئاسەوارەکانی ئێمە هێڵێتەوە، ئەوەی دەست و پەنجە و نەخشی ئێمە بەسەر نەخشەی داهێنان و بەخششی مرۆڤایەتیە هێڵێتەوە، تەنها بەرهەمانن کە لە دوامان بەجێمێنێ بەڕێزان. زمان هەبێ با مامۆستا هیشان بفەرمێت. درو